دژی پلە بەرزکردنەوەی بە مەرج خۆپیشاندانی مامۆستایان و فەرمانبەران لە سلێمانی دەستی پێکردو بڕیاریشیان داوە بەردەوام بن و داوا دەکەن ئەو بڕیارەی حکوومەت هەڵوەشێتەوە کە ماوەی مانگێکە لە ئەنجومەنی ڕاژەیە. سەکۆی ناڕەزایەتیەکان بەردەم پەروەردەی ڕۆژاوای سلێمانیە و دەڵێن پلە بەرزکردنەوەی بە مەرج ڕانەگیرێت هەڵوێستی توندیان دەبێت. ئەمە مامۆستایان گومانێکیان لێ دروست بووە کە ئەمە جارێکی تر بەکارهێنانەوەی لایەنێکە چۆنەڵی هەڕەش لایەنێکی بۆی کۆنتترۆلکردنەوەی مامۆسایان بە کۆمەڵی ڕێگای تر لەوانەیە ئمە هەمومان نەزانین بەداخۆ کە ئێستا زۆربەی مدیرەکان ناڵین هەمووی ئەو مدیرانن کە بەڕاستی لەلایەن حیزبەکانەوە دانرێت بە تایبەتی لە دەڤەری ئەولا و لە دەڤەری ئەم لاش زۆرینەی ئەمانەت سبینە لەسەر مەزاجی شخصی ئەمانە ئەگەر پلە بەرزکردنەوە بۆ مامۆسایان بەسرێت دڵنیان کێشێکی زۆر گەورە لە ناوەندەکانی خوێندنا دروست دەبێت و بۆیە لە ئێستاوە بە تەواوەتی ڕەتیەکەینەوە وەکو ئێمە وەکو لقی سلێمانی یەکێتی مامۆسایان بەڕاستی پشگیری هەر نەڕازایەتیەکەین دژی ئەم هەنگاوەی کە حکوومەت بە تەماوی باوە یعنی خوێندەوەی ئێمە و خوێندەوەی خەڵکی عاقڵ بۆم بابەتەوەیە کە یعنی حیزب ئێوێ کە ئەو خەڵکانی کە حیزبین و ئەو خەڵکانی کە ملکەچن بۆ حیزب پلیان بەرزکرێتەوە بەبێچوانەوە چکە چێنەوانەی کە پلیان بەرزکرێتەوەوانن کە با بڵێن شعور تەقدیریان وەرگرتووە بە ڕێژەیەکی زۆر چێن هەڵسەنگاندن بۆ ئەو کەسانەکەن کە مامۆستایەکی شایستە یا شایستە نیە بەڕێوەبەرەکانن بۆ نمونە تەربیەیە کە هەموو ئەمانە خەڵک خۆ دەزانی خەڵکێکن کە حیزب دایناون ئەوە قوڕ بەسەریەوەی چۆنەڵێ کە حیزب ئەبێتە دادگای بۆیە بەڕێی ئێمە یعنی تەنیا بابەتەکە ئەوەیە کە یانەوە کەسانی کە نزیکن لە حیزبەوە پلەکانیان بەرزکرێتەوە ئەیانەوێ کۆمیتەوە مەڵبەند و لەقەکان جارێکی تر چۆنەڵێ ئاوادان بکەن و بابەتە ئاماجە سەرەکیەکان هەرێمەیە. خوێندنەوەی بەشێک لە مامۆستایان بۆ مەنگاوەی حکوومەتەوەیە مامۆستایان و فەرمانبەران بکەنە ژێر دەستە و دار و دەستەی حیزبی چونکە بەپی بڕیارەکە دەسەڵاتی پلە بەرزکردنەوە دەدرێت با بەڕێوبەری قوتابخانە و فەرمانگەکان ترس هەیە ئەوانش کەسی حیزبی و نزیکی خۆیان نەبێت پلەکانیان بەرز نەکەنەوە ئەوەش بانگاوێکی مەترسیدار دەزانرێت. چی فەرمانبەرێک شایستەی ئەوەیە کە پلەکەی بەرزکرێتەوە ئیتر وەکو راپۆرتێکی حیزبی بەعسی کۆن کە راپۆرتیانەدا ئایان نات بۆ سەرەوە هەمیش وەکو کادرێکی حیزبی وەکو کۆیلەیەکی دەرەجەیەک ناوی فەرمانبەرەکە بنووسێ بڵێ وەڵا ئەم فەرمانبەرە شایستەوەی موچەکەی یعنی پلە بەرزبوونەوەکەی بۆ بکرێ اینجا بەڕێوەبەرەکانی چونکە هەمووی حیزبیە هەم لە زۆنی سەوز هەم لە زۆنی زەرد چونکە حیزبیە ناتوانن بەبێ وشەیە و بەبێ فەرمانی حیزبەکانیان یەک قسەیە بکەن یا یەک هەڵوێستێکی پیاوانەیان بێ حیزبەکە چی پێودەواکە اینجا ئەو کەسانش هیچ بەڕێوەبەرێکی حیزبیش نایەت من و تۆ بڵێ وەڵا ئەمانە شایستەی پلە بەرزبوونەوە ماندوون دڵسۆزن خەمخۆرن ناوی ئەوان وسێ پلەی بۆ بەرزکرێتەوە کە ئیشی ماڵی بووەکە ئیشی بۆ باخی بووەکە ماساوی لە بەردەماکە یاخود تۆزێ جوان و جوانکی لێشە. بۆ ماوەیەک شەقامی بەردەم پەروەردەی ڕۆژاوایان داخست و دەڵێن لەسەر ناڕەزایەتیەکانیان بەردەوام دەبن تا ئەو بڕیارە هەڵدەوەشێتەوە. ئێمە ئەمڕۆ بە شێوەیەکی سیمبولی دەوامان ڕاگرت و هەڵوێستمان وەرگرت تا هاوشانی پشتیوانیمان بۆ داواڕەواکانی مامۆستایانی وانەبێژ و خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان پێتان بڵێن ئەم بڕیارە یان پێشنیارەدا بەم بڕیارەیان پێشنیارەدا بچنەوە و بە زووترین کات بڕیاری پلە بەرزکردنەوەی یاسایی و ئاسایی بگێڕنەوە بۆ کۆی موچەخۆران وەک یەک تا لە میزانیەی 2023دا جێگیر بکرێت دەنا لە ئاکامی خوانەخواستە بەدەمەوە نەهاتنمان ئێمە ڕێگای تر ئەگرینە بەر. یاساناسان هۆشداری دەدەن لەوەی هەر بڕیارێک پێچەوانی یاسا بێت نایاساییە ئەوان دەڵێن بە دەر لە مادەیەشدا لە یاسای خزمەتی شارستانی ژمارە 24 ساڵی 1960 هەر ڕێکارێکی دیکە بۆ بەرزکردنەوەی پلەی فەرمانبەرایەتی بگیرێتە بەر نایاساییە ئەو دەستەیەشی دانراوە دەوترێت دەیەوێت دەستکاری مافی فەرمانبەران بکات ئەوەنگاوەی حکوومەت فەرمانبەران و مامۆستایان زەرمەند دەبن تێیدا و ئەوەش دەرەنجامێکی خراپی دەبێت.